عرض کردن و شێخ نەداری خەبەر، سوپای کافران پۆشا دەشت و دەر. ئاما تاسڵوجە ئەو بە پەنهانی، خەیاڵش هەنەن پێی سولەیمانی. باقی اختیار بەدەست سوێتن، هەرچی بفەرمای پەرواجەکێتن. ساکە ئێدژنەفت نەوەی نامدار، چون حەیدەر ئاسا سیابی جەقار. دەردم تەڵەب کرد تیپە هەمەوەن، مەردی کەریمبەک شێرە سەفشکەن. حازر بی جەلاش بەورە کینەکێش، پڕ خەشم و غەزەب مەردە کینەکێش. مەردە کەریمبەک چون شێر ژیان، بەندە فەرمان بی بە دیدە و بە گیان. واتەشی چێشن شای کوردستان، پەیچی وەیتەور عاجزی جەگیان. فەرما کەریمبەک نەداری خەبەر، سوپای کافران پۆشا دەشت و دەر. ها لە تاسڵوجە ئەو سوپای بێدین، بێباکنجە خەوف سوپای سەهەمگین. ئەمشەو فرسەتەن بەور شێرە ئەژدەر، بدەن شەبەی خون بەو سوپای کافر. شەنی سابربەگ شێر ڕووی جیهان، ڕووی سفید بکەن ئیسلام پەرستان. عزیزان خۆشەویستانی کەناڵی کوردستان 24، خۆشحاڵین لە دیمانی کینۆی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم کاک حەمیدبانی بە ئێوەی ئازیز شادەبینەوە. ئەمڕۆ باس لە یەکێک لە سمبولەکانی شۆڕشی شێخ مەحموود دەکەین، خاوەنی قەڵەمێکی پڕ بەهرە و جوانی و کەسێکی ڕۆشنفیکری هەمەوەند، ئەویش سابیربەگی هەمەوەندە. بۆ باسکردن لە بەرهەمەکان و لە نووسینی ئەم شاعرە بەڕێزە زۆر بەڕێز کاک سەروەر ئەحمەد لە لامان ئامادەیە. مامۆستاگیان بەخێر بێ سەرچاوانمان. زۆر سپاستانەکەم، هیوای سەرکەوتنتان وەردەخوازم. بەخێر هاتی یارسەر. زۆر سپاس. خاتون و شیکاتەها بە سنتورە جوانەکەی هاوکارمانە بێ لە بەرنامەکەیە. بەخێر بێ خاتون گیان، بێگومان لەگەڵ هاوکارم کاک حەمید. مامۆستاگیان گەر بکرێت ئەم شاعیرە پایە بەرزەمان بە ئێمە و بە بینەرانی قەلەندەرخانە بناسیێنیت. سابیربەگ سەرکردەیەکی بە ئەمەکی کورد بوو، شۆڕە سوارێکی مەیدانی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان و سوار ئازای مەیدانی ئەدەب و هۆنراوە بووە. سابیربەگ لە دیوانە داستانە جەنجەکەیدا خۆی نەژادی خۆیمان پێ دەناسێنێ و دەڵێت، ئەڵێ کاتب کۆتاکە ئەی حەرف و کەلام، مؤەلیف کتاب باوەڕ و ئەنجام. خادمە جیهاد نەوەی کەریمبەگ نامش سابرن چەلەبی نەژاد، فێرقەی ڕەسوڵن خودام کردن یاد. کەواتە شاعیر لێرەدا پێمان دەڵێ ئەڵێ ئەو ناوی ساویرە و کوڕی سەرکردەی بە ئەمەکی کورد کەریمبەجی فەتاحبەجی هەمەوەندە، سەرۆکی هۆزی هەمەوەند بووە. ئەو سەرکردەی کە لە تەرهونەی تەرابلوسی ڕۆژئاوا لە دژی ژاندرمەکانی عوسمانی جەنگاو لە تاسڵوجە و سلەیمانی و ڕانی و چەمچەماڵ ئینگلیزەکانی تێکشکاند و ئەو شارانەی لە ئینگلیزەکان پاک کردەوە و ڕزگاری کردن. هەروەها دەڵێ نەژادی چەلەویم، واتە مەبەسی لە چەڵەوی قەدیمی هەمەوەندە کە پیرەمێردی نەمر لە وەسفی چەڵەویدا دەڵێ میرانبەجی وەڵەتبەجی و چەلەوی قەدیمی هەمەوەند دوو سواری ئازای 12 سواری مەریوان بوون. لە کۆتایی وەنراوەکەشدا دەڵێ من فێرقەی ڕەسوڵین، یاواتر لە تیپی ڕەسوڵ چەڵەوین. ڕەسوڵ چەڵەویش لە ساڵی 1970 سەرۆکایەتی هەمەوەندەکانی کردووە و بە پێی بەڵگەنامەکان و بە وتەی
کەسایەتی قەدیمەکان 19 جار لە دژی عوسمانیەکان ڕاپەڕی و ئاوارەی ئێران بووە. لە ئێران لە دەشتی زەها و قەڵایەکی ماکەمی هەبووە لەیەوە بەرەنگاری عوسمانیەکانی کردووە. لەو هەر لە ناو شاسوارەکانی ئەم بنەماڵەیەشدا جوامێراغای هەمەوەن لە ساڵی 1970 گەشتۆتە لووتکە و لەشکری ڕۆم و عەجەمەکانی شەڕەژاندووە و شپرزەی کردوون. ئەوەی کەمایی سەرنج و تێڕامان و جێگای دڵخۆشیە لە کاتی هێرش و پەلامارەکانی ئەم بنەماڵەیە بۆ سەر دوژمنان ژنەکانیشان بەشداریان کردووە. ئەمە وای لە پیرەمێردی نەمر کردووە کە لە هۆنراوەیەکدا دەڵێت باسی جوامێراغاکە لە هۆنراوەکەدا ئەڵێ ئەو کاتەی جوامێر دەنجی دلێر بوو تیپی هەمەوەن ژنیشان شێر بوو. هەروەها مێجەرسۆنیش لە باسی ئازایەتی کەریمبەگ بوو ئەم بنەماڵەیە و ژنانی ئەم بنەماڵەیەدا دەڵێ کەریمبەگ سەرۆکی هۆزی هەمەوەن، ئەو هۆزەی کە لە هەموو هۆزەکان ئازاتر و جەنگاوەرترن، لە هێرش و پەلامارەکانیاندا ژنەکانیشان بەشداری دەکەن، تەواو جەنگاوەر و ئەسپ سوار و چەک بەدەسن. بێگومان کاک سەروەر طبعا ئەمە مێژووی هەمەوەند ئەمە شارەزاین کە هەتا کە پیرەمێرد خۆی کە لە شعرێکی خۆی ئاڵێ شێخ بۆ تەفرەقە هەمەوەنگ بۆ شەرجاف بۆ زیانی زەنگەنە بۆ گەڕ یعنی کە دایناوە کە ئەمانە بەڕاستی جەنگاوەر بوون. بەڵام ئەوەی کە هەیە سابیربەگ خودی سابیربەگ خۆی بە شاعری مەیدانی نەبەردی و داستانەکاندا ئەندێت یعنی داستانەکان ئەم داستانانە کە دیارە داستانەکان هەمووی ئەو جەنگانەیە کە خۆی کردێتی ئەم ناوە کە لە سابیربەگ نراوە لەکوێوە هاتووە؟ بڵێ سابیربەگ بەردەوام لە هاوشانی کەریمبەجی باوکی لە هێرش و پەلامارەکان و تۆمارکردنی داستانەکان نابەشداری کردووە. لەبەر ئەوەی سابیربەگ شاعیر بووە، زۆربەی ڕووداوەکان و داستانەکان بە تایبەتی داستانەکانی بانی مەقان و تاسوجە و منتیقی قەراخ و سلێمانی ئەومانەی بە شیعر تۆماری کردووە. هەروەها ناوی شەهیدەکانی هێنا و زۆر جار شەهیدەکانشی لاوانتۆتەوە. ماوەتەوە ئەوەی بڵێن سابیربەگ شاعیرێکی ڕازگۆ بووە، ڕازگۆکەی لەوەیدا دەرەکەوێ تەنها وەسفی سەرکردەکانی خۆیانی نەکردووە، باسی سەرکردەکانی جەباری وەک سەید محەممەدی جەباری و منتیقەی ناوشوان، هەروەها باسی سەیدەی شێخ عەلی کردووە. یعنی هەرچی جەنگاوەرانی ئەو ناوچەیە بۆ وەکو بڵێن ناوچەی گەرمیان زیاتر ئەم باسی کردوون، باسی کردووە و ناویانی بە ئازایەتی هێناوە. دوای ئەوەی کە کەریمبەجیش شەهید دەبێ سابیربەگ بە تەنها لە کۆڕی خەباتە ئەمێنێتەوە و بە مەفرەزەی پارتیزانی لە سنوورەکانی ئێرانەوە دا بەزێتەوە ناوچەی هەموو ئەو زەمانە جەنگی پارتیزانی بڵێ چالاکی ئەنجامەدات بۆیە ئەو نازناوی بەسەردا بڕاوە. بەڵێ کاک سەروەر یینەوە سەر باسەکەمان گەر خەندەخان شعرێکی تری سابیربەگمان پێشکەشکە بە هاوکاری خاتوو نەشیکە. سپای کافران دیار داجە دوور، تاوپێکان لێشان شێرانە دەستور، هەی بگیر خێزا جەڕۆی عەرسە شۆر، شێرانە دەستور نەکەردەن درەنگ، سوپای کافران ئاوردەن وەتەنگ. دوو سپای خونخوار داخل بین وەهەم، هەوا تاریک بی زەوی بیوەتەم، تا ئاخر الئەمر ئیسلام پڕدین، تا پێکا لێشان بە سەد قار و قین. جەودەم کەریمبەگ بەور هونەرمەند، تاودا بۆ سپاوە بێ چوون و چەند. چەند سوار جەودەم مەکەرۆش ئەسیر، بەستە دەست پاشان مەردی بێ نەزیر.
سوپرد وأحمد نەوەی نەسڕەدین بەردەشپەی سەردار وەسەد قاڕوقین هۆرگیلان وەپەس سەردارە پڕزۆر ڕوو کرد بە سپا بە زەلزەلە و شۆڕ دەعرەتە پێکاچوون ڕۆستەمە زاڵ سپای کافران کردش بە شێو حاڵ دەم خۆش هەندەخان کاک سەروەر گەشتین ئەو قۆناغی کە ئەڵێ سابیربەگ لە کۆڕی خەباتا بە تاقیتەنیا ئەمێنێتەوە ئەم قۆناغە دیارە زۆر سەخت بۆ سابیربەگ ئایا ئەو قۆناغە چۆن ئەگەڕێتەوە لە مێژووە بڵێ مانەوەی سابیربەگ بە تەنیا لە شاخ ئەمە هەر قسەی سەرزاری نییە بەڵکو لە بەڵگەنامەکاندا شایەدیان لەسەر مانەوەی سابیربەگ بە تەنیا داوە پرۆفیسۆر دکتۆر ڕەنجدەر شێرزاد بەڵگەنامەیەکی ساڵی 1920 ئینگلیزەکانی بڵاو کردوتەوە کە باز لە خۆ بەدەستەوەدانی شۆڕژێڕانی کورد و شێخ مەحموود و ملکەجبوونیان بۆ حکوومەتی ئەو کاتە باز لەوە دەکاڵێ بە تەنها ساویربەگ و عەبدوڵای کوڕانی کەریمی فەتاحبەگ و ئەمینی حەمەی ئیمام و تۆفیق حەسەناغا لە کۆڕی خەباتا ماونەتەوە هەروەها جۆن گلیبەر براون کە فەرماندەیەکی سیاسی و ئاسکەری ئینگلیزەکان بووە لە یادداشتەکانیدا دەڵێ لە کاتێک کە شێخ مەحموود دانووسانی لەگەڵ حکوومەتە گەشتە ئەنجام ئەڵێ ساویربەگ و عەبدوڵابەجی کوڕی کەریمبەگ بە تەنیا مانەوە و گەڕانەوە بۆ گوندەکەی خۆیان لە نزیک دەربەندی بازیان مەبەستی لە گوندی باەنجان بووە کە گوندی کەریمبەگ بووە هەروەها کۆرنوالیس نامەیەکی سڕی یادداشتێکی سڕی ئینگلیزەکانی لە ساڵی 1926دا بڵاو کردوتەوە ئەڵێ ئەوانەی کە لەگەڵ شێخ مەحموودان داوای گەڕانەوەیان کردو بە تەمان بگەڕێنەوە بە تەنها ساویری کوڕی کەریمی فەتاحبەگ نەبێت هەروەها دکتۆر کەمال مەزەر ئەحمەد لە کتێبەکەیدا لە گاڵتەوگەپی نێوان شۆڕشی شێخ مەحموود و فڕۆکەوانەکانی بەریتانیادا دەڵێ بە تەنها ساویربەگ لە کۆڕی خەباتا مایەوە ئەنگلیزەکان و سپای لیڤی و یعنی ئەو کاتە ئەمان کە لەگەڵ حکوومەتی شەردانستانیان کردو ئەم هەر نەهاتۆتەوە ئەم هەر نەهاتۆی ئەفوی لێبوردنی گشتی ساویربەجی نەکردوێتەوە و لەو شاخە بە تەنیا ماوەتەوە کە ماوەتەوە بە تەنیا نەکو مێژوو بیستومە کە برینداریش کراوە بەڵێ ئەوە لە شەڕێکدا لە شێوی قوڕاوە بەرینار بووە بەڵام کە بە تەنها ئەمێنێتەوە ڕووەکاتە ناوچەی مەریوان ئەچێتە ماڵی دۆستی نزیکی حەمەشەریبەجی وەیسا لە ماڵ ناوێت لە دەرگادا لەسەر دەرگا گەورە دوو دەریەکەیان کە دەرگایەکی دار بووە دەنووسێ شعرێک دەنووسێ ئەڵێ منم بە تەنیا ئاوارەی وەتەن ناوم ساویرە و ئەسڵم هەمەوە چەند داستانێک هەیە لە ژیانی ئەوە یەکێک لە داستانەکان داستانی شیوی قوڕاوە بڵێ لەگەڵ داستانی بانی مەقان کە تەنانەت ئەم کتێبەی جەنابیشە کە ئامادە کردووە هەر بە ناوی داستانی بانی مەقانەوەیە حەزەکەین ئەم داستانانە باسی چی بکەین بزانین ئەم داستانانە چی بوون و چۆن بوون لە مێژووە بڵێ لە مێژوودا کاتێ کە شێخ مەحموود شۆڕشی هەڵگیرسان لە ساڵی 1990 بە پشتی کەریمبەگ شۆڕشی کرد یعنی کۆبوونەوەی لەگەڵ کەریمبەگ کرد و بە هاوکاری لەگەڵ بە پشتی کەریمبەگ ئیعلانی شۆڕشی کرد و ئەمانە لە ساڵی 1920 لە کۆبوونەوەی ژاڵی ڕەبادا کەریمبەگ سوێن دەخوا دەڵێ ئەو کاتە شێخ مەحموود گیراوە لە ساڵی 1990 لە شەڕی دەربەنی بازیانە دەڵێ ئەبێ سوێن دەخوا ئەڵێ بێ شێخ مەحموود لە هەندستانەوە بێنەوە ئەم سلێمانیە جا ئەم زنجیرە داستانانەی بانی مەقان
زنجیرە شەڕەکانی تاسوجە و دەربەندی بازیان و بانی مەقان و قەرەنجی دەگرێتەوە کە ئەمە یەک زنجیرە هەمووی دژی ئینگلیز بوو. بڵێ هەمووی دژی ئینگلیز بووە کە یەکەم دارسانیان لە تاسوجەوە دەستی پێ کردووە کە سابیر بەگ لە شێعرەکانی باسیەکە لە 25/1990 کەریم بەگ ئینگلیزەکان لە تاسوجە لەگەڵ شۆڕژگێڕەکانی دیکە لە هەموو هۆزەکانی دیکە ئینگلیزەکان تێک دەشکێنی هەر هەمان ڕۆژ شاری چەمچەمار ڕزگارەکە و حاکم بۆندی کاپتەن بۆند کە حاکمی سیاسی چەمچەماڵ بووە بەدی لەگرێ و سوارەکانی ئەینێرێ بۆ بەندیخانەی دەبۆکەی سلێمانی لە مانگی شەشی هەمان ساڵدا 1990 ئینگلیزەکان هێزێک کۆکەنەوە لە کەرکووکەوە بۆ ڕزگارکردنی کاپتەن بۆند بەرەو سلێمانی دێنەوە لە قەرەنجیر ئەو دارسانانە تۆمار دەکرێ هەروەها لە شەڕی دەربەنی بازیانیشی بەسەرادێ شێخ محمود ئەسیرەکرێ بەڵام کەریم بەگ هەر کۆڵ نادا و شۆڕشێکی نوێ لە دژی ئینگلیزەکان بەرپا ئەکا تا ڕانێ و سلێمانی و چەمچەماڵ ڕزگارەکە بۆ ئینگلیزەکان ناچارە بن شێخ محمود لە هەندوستانەوە ئەهێننەوە بۆ سلێمانی. بەڵێ مامۆستاگیان کاتیەوە هاتووە شوێنێکی تر بکەین بە میوان کاک حەمید و نۆشیدا خان. مەگر یاوەزار عاجز و بێکەس مەوات یا ڕەبی فەرد فەریاد ڕەس مەگر یاوەزار شێرە سەفشکەن پێی کوشتەی ساڵح بەورە هەمەوان واتەش هەی بێداد فەتا عەزەڕۆ غەرقی مەوج هون هون ئەفشانم ڕۆ شێرە ڕۆی نەبەرد نامدارم ڕۆ دوێنەی مەیدان ڕووی مەیدانم ڕۆ شێرە ڕۆی مەساف نازارانم ڕۆ ساڵح پڵاو خۆر ڕۆی مەیدانم ڕۆ لاشەی بێساحب ڕۆی مەیدانم ڕۆ شەهیدە نازدار بان مەقانم ڕۆ بەرگ سورخەفشان شەهیدانم ڕۆ ئەو دەستە کوشتەی کافرانم ڕۆ گاه زاری مەکرد دوێنەی فیلەتەن مەردە کەریم بەگ شێرە سەفشکەن گاه زاری مەکرد گاهی مناجات لالە بە مەعبود قازی الحاجات واتەش یا کەریم پادشای بێچوون بدەی فرسەتم نەبۆم سەرنگون ئاماه بە نزیک ئەو سوپا و سەردار شێرانە خێزا حازر بی پەیکار. دەم خۆش کاک حەمیدگیان دەست و پەنجە خۆش بە خاتونگیان. کاک سەروەرگیان ئەو دەستنووس و کەشکۆڵەکانی سابیر بەگ لەکوێ پارێزراون؟ کەشکۆڵەکەی سابیر بەگ لە ماڵی حەمەبەجی کوڕی پارێزرا بوو دوایی کەوتە دەستی چرۆی کچی و ئەویش بۆی ناردم و لە دیوانە شێعرەکەیدا بڵاوم کردەوە. دەستنووسە شێعریەکەی لە ناو دەستنووسەکانی حەیدەر ئاغای هەمەوەندایە. حەیدەر ئاغا کەسێکی ڕۆشنبیری هۆزەکەمان بووە لە ساڵی 1925 لە گوندی چراغە ڕوتەی ناوچەی هەمەوەند مێژووی هەمەوەندی نووسیوەتەوە. جا جگە لە دەستنووسەکەی سابیر بەگ دەستنووسەکەی فەقیقاریشە لە ناو ئەو دەستنووسەی حەیدەر ئاغایە بوو کە دیوانێکی 1970 لاپەڕەی لێ چاپ کرا و لە فەوتان ڕزگار کرا و ئەم دەستنووسەی سابیر بەجیش هەر لە ناو دەستنووسەکەی حەیدەر ئاغایە بوو. بنەماڵەکەیان بەخشیان بە من و منیش بە ئامانەتەوە وەکو خۆی بڵاوم کردەوە. بێگومان مامۆستا ئێمە چەند قسە بکەین لەسەر تیرەی هەمەوەند و ئازایەتەکەیان و مێژوەکەیان و جگە لەوەش کە چەند شاعیر و چەند خەڵکی شۆڕژگێڕی گەورەیان تیا هەڵکەوتووە بابەتەکان زۆر درێژە کێشێ. ئێمە تەنها ئەوەی کە ویسمان سابیر بەگ بیر لە بیری خەڵکی بخەینەوە کە پیاوێکی وا قارەمان لە مێژووی کوردە قارەمان و ڕۆشنبیر هەبووە. بێگومان لە کۆتایی ئەم بەرنامەیە زۆر سوپاسی جەناب دەکەین بۆ ئامادەبوونە و زۆر سوپاسی جەناب دەکەین کە توانیت ئەو مێژووە تۆمار بکەیت لەم کتێبە. هیوادارم
کە ئەمە بکەوێتە بەردەسی خوێنەر و خەڵک ئاگای لە کتێبیدا داستانی بانی مەقانە بێت. زۆر سپاس بۆ ئامادەبوونت، زۆر سپاس بۆ خات و نوشیکاتەها و خۆی و دەست و پەنجە و سنتورە جوانەکەی بەخێر هاتی. هەروەها سپاس بۆ هاوکارم خەندەخان. بینەرانی خۆشەویست، بە شعرێکی تری سابیر بەک کە لەلایەن خەندەخانەوە بۆتانە خوێنرێتەوە کۆتایی بە ئاڵقەی ئەمجارەی بەرنامەی قەلەندەرخانە هێنین. هەر شاد و کامەران بن. تەراقەی تەرەق 5 تیر و 6 تیر بیوە ئەو ڕۆژە ڕۆی ئاخر زەمان، منیش نەگەردوون سەدای ئەلئەمان. ئەو ڕۆژە تا ئێوار مەغلوبەی شەڕبی، بگیر هەی بگیر شێرانە نەڕبی، تا ئاخر سوپای ئیسلام شکست برد، جەزەر بە بۆمبا دونیابی وەگرت. شێران شکار شکست بەرد جەگار، تا ئیبراهیم ئاغا نەگەردن قەرار. لوان پەیغزمەت شاهە کوردستان، یەکسەر ئەحواڵات کردشان بەیان. واتشان ئەی شێخ نەداری خەبەر، بە ئەمر بێچوون بە نایبانە سەر. سوپاه شکست برد جە و ڕەزم نەبەرد، جە زۆر کافر دونیابی وەگرت. ساتێ تەواسا شێخ کینەوەر، بە ئەمر بێچوون بە نایبانە سەر.